چاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بەدووادا چوون دەکەین لەسەر بەرزبوونەوەی نرخی مریشی زیندوو لە نێو بازارەکانی هەرێمی کوردستاندا دەڕۆژ بەر لە ئێستا نرخی 1 کیلۆ گۆشتی مریشی زیندوو بە 2000 دینار بووە بەڵام پاش ئەم دەڕۆژە نرخی ئەم مریشکە بەرز بۆتەوە بۆ هەر کیلۆیەک 3500 تا 3000 دینار هۆکارەکانی بەرزبوونەوەی ئەم نرخە چییە؟ ئەرێ بەڕاست بەرزبوونەوەی نرخی مریشک چ قازانجێکی بۆ ئەم دوکاندارە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خاوەن پرۆژەکان هەیە وەزارەتی کوشتتوکاڵ و وەزارەتی بازرگانی سەبارەت بەم کێشەیە چی دەڵێت؟ پێم بڵێ ئەمە چەند دوکانێکم کردووە 1 کیلۆ بە 3000 دەدا یەک بە 3 ڕۆبعک دەدا هەتا 3.5 ڕۆیشتە مریشی تۆ بە 2750 چێ مەسەلە؟ بەڵێ لە دەوازنی ئێستا بە 2500 لەوێ بۆ دەکردەوە بەڵێ کڕیتت بۆ خۆت بە 2500 لە ناو قاعە لێرە بە 2750 دێن و بە ساکردنەکەی وەردەگرین ئەدی باش هەندێک بە 3 دەدا 3 ڕۆبعک دەدا چییە مەوزۆ؟ وڵا عەسەب مەوزوعەکە ئەوەیە استقلالە؟ بە قورعان ناوەڵە چکە هەیە کری لە سەگرانە هەیە ئەو شتانە هەیە ئێستا سنتەری هەولێرەوە هەر منیشکێک بێ لە دەرەوە دێ باشە هەند لە گەڕێکێک بە 3.5 بە 3 ڕۆبعکیە بۆ دوکاندارە بەو شێوە گران دەکا بەخوایەوە دەگەڕێتەوە سەر خۆی وجدانی خۆی یعنی استقلال لێ لەو حالەتە هەیە بەڵێ بە ناوی ئەوەی ڕێگای ئێستاژە زۆر جێ هەیە بە 3 ڕۆبعک 3 ڕۆبعک باشە چاودێری هەیە ئی بازرگانی ئەو ڕوهاتی وەڵێ ئەو ڕۆهات لە ترسیوی کەمتان کردەوە یان ئەمن پێش هەر بێ هات و گوتی بە چەندە گوتمەوە سعرمان لێ دەیە 2 باشە هەندێک دەڵێ مریشی من کاکە ئەسلەکەیە دەڵێ مریشکی من ئی فلان شاریە هەموو یەکەیان جیاوازە یەک سیارە ئەو ڕێزامووی دوو شەخص دەینی تەوزیعی سەر هەمووان دەکات یەکەکە بڵێ ئەوە ئیدیالە یەک بڵێ هەولێرە یەک بڵێ سلێمانی یەک بڵێ دۆکە هەمووی دێتن هەیە مریشی باشێ هەیە تامێ جوان بەخێو کرایە شتانە هەیە بەس بەعام مریشی داوازنی یەکە باشە مامۆ ساعتی مریشک بکڕی سارەکەی چۆنە؟ والله سعرەکەی لە هەندە جێ زۆر گرانە سێ و نیو دەرێت باشە ئەوە دەڵێ بە دوو مناسبترە بەس هەر گرانیشە باشە بۆ دەردەینی تۆ وەکو کەسێک کە هاوڵاتێکی مریشک دەخۆیت ینی نرخەکەی چەند بێ باشە بۆ گیرفانی تۆ وڵی لە دووی کەم زیاتر نەبی یانی لە دوو زیاتر بی فەقیر پێی ناخورێت فەقیر پێی ناخورێت باشە تو مریشی بەستوت پێ باشیان زیندوو ئەوە بەتامترە بەتامترە پێت باید تەندروستی ترە باشە تۆ چی دەڵی سەبارەت بۆ مریشک ڕۆژێک دەڵێن مریشک دابەزی ڕۆژێک دەڵێن گران بوو پێت وانە چوونی بۆ بەغدا خراپ بی خۆمان باشتر نەک بۆ دەڕۆی شارەکەم بڕۆ تو بە خۆت کام مریشک دەخۆی سۆری دەخۆی لە خۆم سپێکی دەخۆمە سپێ لە بۆ جیرانەکمانە داوای دو مریشک کردیا لە بۆی بڕی باشە سەرەکەی کو دەبینی وڵا ئێرە لە چاو هەمیان باشترە ئەمن باسی دوکانێک ناکەم بەڵام پێت وایە مریشک بە 3500 خۆم بە 3.5 کڕێ کڕیتە پێێ بە 3.5 کڕێ باشە ڕاستە خۆم کڕیت دەزانم دەڵێم نرخەکە ڕاستە بۆ فەقی باشەوەمە ناڵە هەم فەقیدە پێی ناخورێتن پێی ناخوڵە پێی ناکرد ینی کەم ناچارە لە هەفتەی جارێک مەزوری لەگە بسی و ئەوکەی بڕێەوەی ناو لایلونی بڕێتن ئەوەی ناو هەرزاتر لە چاوی ئێساوە سیخەت بە ناو لایلۆنی هەیە خۆی ناوەڵە ئەوانە باشتر لە پێش چاو کۆمان دەزانین چی و چ نییە خاوەن دوکانیان هاوڵاتی ناوڵاتی مرشی دەکڕێت نرخەکان چۆن دەبینی والله نرخەکان جیاوازە هەرزایەکە و نەخ هەر کەسە بەکەیف خۆیت بەکەیف خۆی چیە یعنی کابرا لەوانەیە ئەوە بە سعرێکی دەرێ کاکە بەس پارێت چاکردنی وەردەگرن ئەوێ دەرێ کاکەوە ئەو بۆندی لۆ ماتە چەندیان پێ گوتی 3.5 هەیە 3 ڕۆبعک 3.5 هەیە 3 ڕۆبعک هەیە 3.750 هەیە هەتا گەیشتە ئارێوە لۆ کاکە لۆ 3.750 3.5 3 ڕۆبعک برای گەورە ئەوە درێ 3.750 وەیە ئێستا ئەو دوکانمان لێرە هەیە بە 3 ڕۆبعک دەفرۆشین بە 3 ڕۆبعک بەڵێ ئەمە خەبە 3.5 چی هەیە ئەمە 3 نوعمان هەیە کەرەبابێ ئەمەهاتێ ناسکەکە هەیە ناسکەکەی بە 3 دەفرۆشینەمە بە 3 بەس ئەمە هەزاری چاکردنی وەری دەگرین هەزاری پارچەش وەردەگرین باشە پێم بڵێن دەڵێن دوکاندارەکان چۆن چەقویان تیژە بۆ سەری ملی مریشکەکە
ئەوەش هەر چەقویان تیژە بۆ خەڵک نەخێر. دەڵێن هەر چیلۆی گۆشتێک ئیمریشک بەڵێ. ئەگەر هەزاری قازانز نەکەن نایفرۆشن ئەو شتە نییە ئێدا ڕاستیەکەم پێ بڵێ چییە؟ خڕاستەکە چی ئێستا با مشتری بابێ با ڕاستەکەی با باشە بزانێ ئەوە دەڵێ یعنی ئێمە هەزاری لە چیلۆی قازانز ناکەین من ناتوانم ملی وی بگرم بە تەنها برم ئەتوو خەتابارێ ئەوەی کە دێ ئەوەی دێ ئایا بە چەندی دێ لۆ هەر ڕۆژ باش ئەوەی دێەوە وەستەکە ئەوە چیە جانەکەم هاتووە بە 2750 هاتیە ئێستا مەسن بە 750 دەوەنیا وەکو ئەو برادر باسی کڕیارە بەێ ڕاست دەکەم بە 750 بەس پارەی چاکن 1000 نرخەوە وەردەگری هیچ کە ناکەم بەڵێ. هیچی مشکلێکی بەڵێ. هەیە قازانج خۆی داسەر 500 ناری داسەر 750 داسەرێ بۆ چارەسەر چییە بۆ چارەسەر چی بکەین چارەسەرەکەی ئەوەیە مەسەرن لە قاعی بە 2000 ڕوبعک مریشک بە 2000 بی لە ساعت قاعک کابرێکە دەینی 2 ڕوبعک وەیە قازانجێک پێیەکان دێنێت ئەمە لێرە 500 نالۆ من بێتە سم قازانج کیلۆی 500 زۆر نییە ناکە زۆر نیە چش ئەمریکا زۆر نییە نەخێر زۆر نییە چلۆی دوکاندارێک 500 قەسەد نەڕا کابرا هەتا دێ کرێش سیارە دێتە پێشون کری دوکان بەڵام خاوەندەوەچن دەڵێ منەوەندەم خازن ساری ڕاستی نابی ئەم ساعت سێ مندارم بە 100 ڕاست نیمە گرێ خانم 300 زارە بە چ کری بدەم بە 100 زاری لە ئەسڵدا نرخی مشکەکە لە داواجە کەم بکرێت ڕحمە لە داخ و باڵ نا عکسەوە دەوازن نا مشکلەوە نیە مشکلەکە سۆیە پڕۆتینە دەرەیە ئەو شتانی بابەت دەرمانەکانی کە دەدرێتێ ئەوان حکومە دەبێتەوە دەعمی بکات سرعە دەعم بکات ئەو تیشەکە کۆنتترۆل دەبێ دەکرێت حکوومەت وەزاتی بازرگانی و کوشت و کار چارەسەری و دۆخە ئەو تە بازار کۆنتترۆل دەبی باشە حوالی دەکڕی هزارە ناوەڵات هاتوولا لۆ خاز بە توزە سارکە وەرگم باشە سەری مریشی چۆنە ئێستا بوویتە 3.5 زۆرە 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 پێ دەکڕێ والله من الحمد لله پێ دەکرێت موسەخۆرم بەس بە عام خەڵکەکە خەڵکی فەقیری زۆرە باشە چەندی باشە بەڕای تۆ یعنی تااقەتم دەکات تاسی دەکا مریشی سعرە گەوابینە خاوەن چێگەکان یعنی زەرەر بکەنە هەوڵاتی ژانی باشە حکوومەت دەڵێ بابزانین تەبقەی وەسەد فەقیر بە چەند بۆ ئەوان باشە بۆ نمونا خاوەن دەوازن دەڵێ وەڵی چلۆی لە 2800 کەمتر بفرۆشرێ لە دوکانەکان ئێمە زەرەر دەکەین وڵە دەنا لە فەقیریدا 2000 زۆرە زۆرە ئارە وڵە زۆرە هەدی مشکەکە 600 فەقیرنیت یعنی زەرەر کەوای دەبێ حکوومەت حسابێکەوە بکات چلۆی لە 2000 بەرزتر نەبێت نەوەڵە 2000 باشە 2000 باشە حەدەی وەسەتە لە هەردوو لا باشە بەزار خاوەن کێگەکان گەبرێت زەرێنەوە نازانم زەوشتێ پێم بڵێت زۆرە مریشکێک گران بووە بەس مریشی دەوازن یان تەواوی تر ینی ئەوانەی پەلەوەرن هەموو مریشکەکان گران بۆ ئێستا هەمووی قاز مریشک کەرەباب على شیش هەمووی گران بووە پێشتر على شیشمان بە 12000 دەفرۆشت ئێستا بوویتە 15000 کەڵە بابی کوردی بە 20 بوو ئێستا بوویتە 25 باشەوە گریمان مریشی زوندوو دەچێتە بەغدا على شیش مەسەلە چێ بۆ گران بۆ جەژنە نەخێرە خەرەوە و حدودەکان قەپاتە ئێستا یعنی لەبەر ئەو نەخۆشیەی سەیتەرەکان قەپاتە نایەلێن مریشک یعنی هیچ مریشک و کەڵە شێرک بەڵێ ئێستا مەسەلەن لە مووسڵێ نایەلێن داخلی ناو هەولێرە بیتن لێرە سعرەکە هەردەستا مریشی زوندوی دەواجنەکان بە چەند لە لای تۆ لەکنە من بە 3000 ئەو جۆ دەگەڕێتەوە سەر زەمیری دوکاندارەکەی هەیە ئەلێرە بە چەند قازانزە ئەمە ڕوبعکمە هێشتا سەری هەیە بە بەڵێ هەشە 500 دایەت سەری ئەجە خۆی زەمیری خۆیتی باشە لەگەڵ بەرزبوونەوەی بازارتان باش ویان خراپ والله خراپ بوو خراپ یعنی ئێستا خەڵک کەمتر مریشک دەکەن زۆر ئەوەی 5 مریشی دەبرد ئێستا دوی دەبە یعنی ئەگەر بەراورد بکەین لە ڕۆژانی ئاسایی کە مریشک هەرزان بوو ڕۆژێ بازارەکە زۆر باشتر بوو لە چاو ئێستا کە پێش جێژنیشە ئەو کات دەمریشکتان بفرۆش با ئێستا چەندی دەفرۆش وڵا ئێستا 5 دەفرۆش یەکسەر نیوە بەنیوە یەکسەر کەوای ئێوە دەڵێنە حکوومەت بە شێوەیەک نرخەکە دابەزی ئێمە ئێستا لە نێو یەکێک لە پرۆژەکانی بەرەمهێنانی مریشی زیندووین لە نێو هەرێمی کوردستان قسە لەسەر بەرزبوونەوەی نرخی ئەو مریشکە دەکەی کە ئێستا لە نێو بازاردا بەرز بۆتەوە بابزانین خاوەنی پرۆژەکان سەرۆکی کۆمەڵەی پەلەوەرانی کوردستان سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی مریشی زیندوو کە 10 ڕۆژ بەر لە ئێستا بۆ 1 کیلۆ 2000 دینار بوو بەڵام لە ئێستادا بۆتە 3000 دینار مامۆستا سڵاوت دێ پێم بڵێ ماوەیەک بەر لە ئێستا تانگوت کاکە بمانگەنێ
زەرەر دەکەین خاوە پرۆژەکان زەرەریانە ئێستا مرێشێک لە هەندێک شوێن دەگات بە 3500 بۆ مرێشێک بەرز بۆتەوە بخير من سرچاو خوي هموش تجي عرض طلب عربي كي خواستی لسه اما كجوز كمان زور بزور هاور ما كيف كذا بدن ما نوكا وجوزكانه هل جيري اگر جوزكانه بكوش رابايا هل جيري رابايا امر دتنايا بازار توازن في ورقر والله اودج كامريش جاي شوي برا بغداد وشاركاني تردي بر اول شيء سبب كان او فتري كيساش قدقي هذا شو قدن بو زول خاوان قاعة كان توشي هلاكات بالبري برنامج تلقيح نتوان جيبها جيبك طبعا مثلا بون من قلت له دوازا زاد كتب له قاعة قال كين جيب امري حوته من او حوته كل اي شيء درس زياده على السريع هو خالق زور جرين خلقنا ثانيه مثلا سعر نوقعه بون من قبل زاد نار بي كدست دريه لا دكاندار 500 نار داود السريع 500 دينار باشا بيم بلي استا ئەو مریشکانە پێگەیشتون ئەگەر فرۆشیارێک بێ یان کڕیارێک بێت هێرکوانە بە چەندی دەدەنێ لە دەواجن بە چەندە مریشکانە چلۆی بە جۆری عرض و طلب سعید ڕۆژە بە چەندە ئەمڕۆ ئەمڕۆ بە دوو ڕبعەکە بە دوو ڕبعەکە بەڵام لە ئێستادا ینی من خۆم چوون بە 3000 دەفرۆشرا چێ بەرپرسە لەو نرخ داوای وەصلیان لێ بکەن ئەو کەس دوکاندارێک کە وەریگرتووە کە تەوزیع دەکە بە وەسڵ تەوزیعدان بە چەندی وەرگرتووە چەندی قازانجادوێ سەر معلم صاحب قاعك او قازانجيك او دي فروشي بس صاحب قاعوري ناقري اما انتاج منزوره برهم زوره بلام لبرويك الريق نخلا ورخصنيش ديوي رخصني ديوي باش اي حكومه بلاني نيه وزاتي كشتوكال بازرگاني يعني ببردوام دلين بلان معنيه اقداري نرخين بلان هي لبرويك الوزاره المحاوليه كراو اللجنه كيك انا اوز عني بسر دادي كورونا تقريبا 3 مانجا كاربار هم راوسا اشكد النيه لسر مسألة باش هاتني مرشي بستو زاني بي وقاندوا دابا ممكن نيكو دمي اما بحكمي ايشكم اندامي اللجنه بيداوسي الشارم لمحافظات اللجنه ابوري اما اللي صار 2009 حتى استا هيش داواكاريك مالنيه صفرة تنانا ما جرى بردو بنزات موافقات ما داوا كهولير مريش بمقطع بأوي ريستوران كمان أجينا هموي صفرة باشا هو مريشكة سيا هو مريشكة بس ولا البازار هي نازم شيء هو شون ديتنا يعني للدروي يا سادة الكردستان بله برت مشاكل محتركاني أما سرري بكرتي وقع عندوا شلون زرنا يعني كاكا أبنا زي كاكا ناو سوبر ماركت دكان كان ده هي أجمريش يا بتشتناوية بوشايك بركاتوا لباتي أو مرش كم برا بلا أشكال لبرد سخوما بيه زور باشا كاكي خاون بروجة فين بلا أمره مرش جرام بوا جرام نبوا قيست عخدي خوي سعدي خوي سعدي خوي تجرام نبوا يعني إستا كسر شيء جرام نبوا يعني كسر صار ب100 دينار بلا كسر شيء فقط جيل توبة دلا كورة بزانا خاون دوازينا شورك سيواده أنا فكر ناس أنا ما شون بيدا جايني دلا عقاي لجيفاني من 100 شلوي لبازار جيشتو تا 3500 أخي 3500 نربع حكومات رقابة دابني سعودي بكا بو جيشت 3500 بون 3000 بكا ترى بدل ما فقيرك اش خيرش ما فقيرك ياكل باش يعني تو استا في دوان نرخي معقول سند بو مريش معقول يا خويا يعني استا الصعدي خويتي مريشك استا 2100 دينار السنه مره وستا مريشك استا عم جوز كم بقران كريا 1 كيلو ب 2100 دينار اگر 2100 بو لبازار بس 3000 باشا تعزير ديتنا اول مريشكي لمن ذكرتن عمولي خوي يختصر دكانه شيلو 1000 دينار يختصر غيري تاكد نكش يان تاكد نكي وقرا يعني استفاده خذ وقرا وايد تبي بلا حكومه دبي كيف برلوي قسە لەگەڵ ئێوە کە دەبێت لەگەڵ بەخسی بکات ئەوان کێشەنە ئەمە کێشەنینە ساریمە دیارە ئەمە دوامە سەعردانانین بازار حکوم دەکاتن باشە لە ڕابردوو زەرتان کردووە طبعا چۆن زەرمان نەکردووە لەبەر چ زەرتان زەرمان کردو کیلۆ میشی 1500 نەر کەس بەهانامانەوە نەهات زۆر هاوارمان کرد بۆ نەتان کردە بەستوو چێ کاتە بەستوو مە داوامان کرد وەرن بیکەنە بەستوو مریشی مزەمت دێلی مە بیکەینە بەستوو لە نێو هەرێمی کوردستاندا زیاتر لە 10 سەربڕخانەی مریشک هەیە لە هەولێر دوهۆک سلێمانی لە کۆی ئەو هەموو سەربڕخانانەی کە لە پێشوودا حکوومەتی هەرێ مەوڵەتی پێداون تەنیا یەک سەربڕخانە یان دوو سەربڕخانە دەتوانن لە کاتی گرانبوونی مریشکیشدا ئەوان بەرهەمەکانی خۆیان بەرهەم بهێنن
پرسیار لێرەدا ئەوەیە بۆچی دەبێت کارگەکانی تایبەت بە سەربڕخانەکانی مریشک ئیفلاس بکەن کارگەکانیان دابخەن مریشکێکی بێگانە هاوردەی هەرێمی کوردستان بکرێت کە پرسیارێکی زۆری لەسەر دەکرێ و دەگوترێت ئەو مریشکانەی کە ئێستا بە ژیانی هاوڵاتیان یارمەی کوردستان ساغ دەکرێتەوە جێگای پرسیارە بۆچی ئەو مریشکانە لێ ئەو وڵاتانە بەکار ناهێنرێت بۆ ئەو وڵاتانە ڕێگا نادەن ئەو مریشکانەی کە لە نێو هەرێمی کوردستان ساغ دەکرێتەوە لە نێو بازاری خۆیان ساغی بکەن. سەربڕخانەیەکی زۆری مریشک هەبووە لە ڕابردوو ئێستاش ئەو سەربڕخانانە ماوە پێم بڵێ حاڵتان چۆنە لەگەر بەرهەمی هاوردە هێنانی بەرهەمی هاوردە مریشکی هاوردە بۆ نێو هەرێمی کوردستان بەست و چ قازانجێشی بە ئێوە گەیاندووە و چ زەرەرێکی بە ئێوە گەیاندووە هاوردەکردن هەر هەبووە لەوانەیە هەر بشمینێ بەڵام دەبی بە حساب بێ بەرهەمی خۆمان بەشی چەندی دەکا چەندیشمان پێویستە ئەوەندە بێ بەڵام ئەوەی کە ئێستا دەگوزارێ لە ئابووری پێی دەرن خنکاندنی بازاری پێدەخنکێنن لە هەموو شوێنێک دێ لە زۆر سەرچاوە دێ لە وڵاتانی دەور و پشتمان و لە وڵاتانی دووریش تۆ باسی کوالیتت کرد ینی ئەوە مریشی خۆمانەیە فرێشە وانە؟ بەڵێ فرێشە ینی ئەو پەڕی تەندروستی و کوالیتیشی بەرز ئەوە دوێنێ بەرهەم هاشیە و ئەو ڕۆچیتە باس کەوایە هاوڵاتی دەتوانێت بە دڵنیای 100% بیخوا بەس پێم بڵێ بۆچی دەبێ مریشکێکی خۆمانە ینی دانەوێڵەکەی خۆمانە بێ جووسکەکە خۆمانە بێ هەموو شتەکانی خۆمانە بێ گرانتر بکەوێ لە مریشکێک کە لە وڵاتێکی دوور لە ڕێی وڵاتانی دراوسێ دێتە نێو هەرێمی کوردستان یەکەمینیان گوماناویە چییە دەیهێنن ئەو کەسی ئەو تازیرەی دەشیهێنی ئەو تازیرەی بەڕەشی دەکا ئەویش ئەو ڕاستەی دەزانیتن کوالیتی تەواوی نییە لەلایەکی تر ئەوەی کە ئەمە گوێی پێنادەین ئەوان لەلایەن مهمە هەلی کار بۆ خەڵکەکەی خۆیان بڕەخسێنن باشە ئەو مریشکەی کە دێتە کوردستان بۆ نمونە لە بەرازیل دێتە ئێران دێتە تورکیا داخی دەبێت ئەرێ بەڕاست ئەو مریشکە لە وڵاتی تورکیایان ئێران یان وڵاتانی دەوروبەر بەڕاست ئەو مریشکە بۆ هاوڵاتیان بەکار دەهێنرێ دەیخۆن بەڵێ بەکار دەهێنرێ بەڵام شەرنی عینی کوالیتی بێ جیاوازە بەڕای من جیاوازە وەکو گوتم پاڵپشتی حکوومەتەکانی بەڵگەت چێ جیاوازە بۆ نمونە ینی بەڵگەت چێ زۆر جار دەگوترێت مریشکێک ئەگەر مارکەکەی لە کوردستان هەمان مارکە لە تورکیا بیکڕی نرخەکەی گرانترە نهێنیەکە چی ئەمە بەبێ دوو دڵی ئەو مریشکای ئەو مارکانەی کە دێن لە تورکیا لە ئێرانیان لە وڵاتەکانی دیکە کە دەچێ وڵاتەکەی خۆیان یەکەم جێی کە تووشی دێ ئەگەر بچی سەردانی ئەو شوێنانە بکەی کە ئەو شەریکەیە لێی دەفرۆشی بە 150 گرانترە لەوەی خۆمان کە لە بازاڕی مەدەفرۆش گرانترە ئەوەش دەگەڕێتەوە هەندێکی بۆ ئەو پاڵپشتیەی کە حکوومەتەکانیان دەکەن ئێستا حکوومەتی بۆ هەناردەکردن باشە حکوومەتی هەرێم دەڵێ ئێمە گرنگی و بایەخ بە بەرهەمی خۆمانە دەدەین بەڵام تۆ ینی پرسیاری ئەوە دەکەم وڵامی ئەوەم بدەوە هەندێک زار هاوڵاتی دەڵێ کاکە ئێمە سەرەتاین ئەزمونمان کەمە سەربڕخانەکانمان وەکو پێویست نین چ گرنتی هەیە ئەو مریشکەی ئێوە ئەو بەرهەمەی ئێوە باشتر بێت لە بەرهەمێکی بێگان ئەو گەرانتیە ئەوەیە ئەو کوشتارگەیمە بۆ نمونە ژمارەی مۆڵەتەکەی ژمارەی یەکە لە ساڵی 1970ەوە دامەزراوە و ئیش دەکاتن طبعاً لەو فترە دوور و درێژەی خبرە پەیدا بووە و احتیمام دەدرێ و هەردەم ئەو مەتزەرەیە لە پێشەوەی مەتزەرەکانی عێراقیش نرخی مریشک دەگاتە 3250 3500 ئێوە وەکو چاودێری بازرگانی لە چێوەی ئەم بازاڕان چۆن نرخەکان کەم دەکرێتەوە بە تایبەت ینی خەڵک ئابووری باش نییە بەرەو جێژن دەڕۆی
پرۆژەکانی دەواجن لەو کۆتاییانە بەرهەمیان کەم بۆتەوە لە ڕۆژانی پێشوو کە قەدەقی هاتوچۆوە بۆ کاریگەری سروی هەبوو لەسەر پرۆژەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا هەز دەکەین قۆڕخکاریەکەی لە نێوان دەواجنەکان تاکو مریشکەکان دەگاتە دەست هاوڵاتیان لە ڕێی دوکاندارەکان چەند نووسنگەیەکەوە هەڵدەسێت بە دابشکردنی ئەو مریشکی زیندوو بەسەر دوکاندارەکان زۆر جار قۆڕخکارێک دروست بە ئەو نرخێک کە دەستنیشان کراوە لە دەواجنەکان تا دەگاتە هاوڵاتی نرخەکە زۆر بەرز دەبێتەوە بۆ لە نێو دەواجن نرخەکە تاڕادێک ئەوڕۆکە لە سوارچەوە بە دوواداچوونێکە کردومانە دەواجنەکان نرخەکان لە دەوروبەری 2400 کەمتر زیاتر لەو ڕێنجێ بەڵام کە دەگاتە دەستی هاوڵاتی تا 3500 هزار دینار بۆ 1 کیلۆ چێ ئەمە پارەیە دەبات چه قازانجی لێ دەدا بە دنیای قۆڕخکاریەک هەبوو بۆیە ئێمە ئەوڕۆکە لیژنەکانمان بە دوواداچوونێکی چڕ و پڕیان کرد بۆ چەند گەڕەکێکی چەند شوێنێکی بازرگانی ناوشاری هەولێر تا ئێستا حەوت شوێنمان سزا داوە کە هەولیان داوە نرخەکان لە سەروی ئەو نرخە بێکەوە چاڕوان دەکرێت هاوڵاتیان بەردەستی بکەن و بیکڕن. باشە بۆ دوکاندار یعنی مافی چەندی هەیە کە لە 1 کیلۆی مریشک قازانج بکە هەندێک جار ئەمە جێبیز دەبین دوکاندار هەیە 1000 دینار لە 1 کیلۆ قازانج دەکات. سەرڕای ئەوەی کەەوە مریشکەکان دەفرۆشن دوکاندارەکان هەر لەوێژ مریشکەکان پاک دەکەنەوە کە ئەوش کرێ و پارەی خۆی وەردەگرێت بۆ پاکردنەوەکەی بۆیە معقول نییە لە 250 دینار تا 300 دینار زیاتر وەربگرێت دوکاندار بۆ هەر کیلۆیەک مریشک کەواتە نابێت نرخی مریشک لە 3000 کەمتر دەبێت لە 3000 دینار نانە 2800 تا ئەو ڕێنجە زیاتر نەبێت. بەڵام گریمان لە دوکانێک قوتایەکی گەورەی نووسیوە دەڵێت کیلۆی مریشک بە 3500 هاوڵاتی چی بکە؟ هاوڵاتیان دەتوانێت گلەی و گازندەکانی خۆی بگەینە چاودێری بازرگانی چاودێری بازرگانی زۆر گرنگی دەدات بە سکاڵای هاوڵاتیان ئێمە ژمارە مۆبایلێکمان هەیەکەوە دەرخستە بۆ خزمەتی هاوڵاتیان ژمارە مۆبایلی 050 1970 ئەو ژمارە مۆبایلە 1970 ئەمە ژمارەیە هەر شوێنێکەوە هەر سەرپێچ گران بفرۆشێ تەنها بەس بۆ مریشک نا یعنی هەر سەرپێچێک لە دوکان و بازارەکانی شاری هەولێر هاوڵاتیان هەستیان پێکرد لە بوونی کاڵای ماوە بەسەرچوو زیادە نرخ لە هەر شوێنێکەوە هاوڵاتیان هەستیان پێکردکەوە سەرپێچی هەیە دەتوانن چاودێری بازرگانی ئاگادار بکەنەوە ئێمە لیژنەکانمان دەست بەجێ بە دوواداچوونی بۆ دەکەن ئەو شوێنە سەرپێچی کارانە سزا دەین و پابندیان دەکەن بەڕێنماییەکان. باشە بۆ خۆی هەر کاتێک ئەرزوو تەڵەبە بەرزبوونەوە و دابەزینی نرخ بەڵام بە پێی ئاگاداری ئێمە مریشک دەچێتە بەغدا. بەڵێ هەر ئەمە ئەوڕۆکە نووسراوەکمان بەرز کردو بۆ بەڕێز پارێزگاری هەولێر تاوەکو لەو ماوەیە سنووردار بکرێت بۆ ئەو ڕێژە زۆرەی کەەوە مریشک دەچێت بۆ شارەکانی تری عێراق سنووردار بکرێت بۆ بە تایبەتی بۆ ڕۆژانی پێش جەژن چونکە بە دڵنیاییەوە خوا زۆر دەبێت لەسەر کڕینی ئەو بەرهەمانە وەکو باسم کرد چندێک لە پرۆژەکانیش کە بەرهەمیان کەم بۆتەوە بە دڵنیایەوە پاجێژنەی بەرهەمی ئەو پرۆژانش بە بازار دەکرێت. بە شێوەیەکی گشتیە نرخەکان بەرەو داشکانە بەرەو بەرزبوونەوە ناچێت لیژنەکانیشمان بە دوواداچوونی دەکەن و پشتی دەبەستین بە سکاڵای هاوڵاتیان بە دڵنیاییەوە ئێمە لێ ناگەڕێن هیچ قۆڕخکاریەک و بەرزبوونەوەکی نەرخ ناو بازارەکان دروست بێت. بەرزبوونەوەی نرخی مریشکی زیندوو و هێنانی ژمارەیەکی زۆر لە مریشکی بەستووی هاوردا کەوە بەرپرسان شارەزایان کاسبکاران لەو کەرتەدا باسی لێوە دەکەن کوالیتەکە یەکجار خراپە هەموو هۆکارەکانی ئەم گۆڕانکاریان لە نرخ و ساختکردنەوەی ئەم کاڵە خراپانە بە گیانی هاوڵاتیان بۆ نەبوونی پلان و ڕێککاری تۆکمەی وەزارەتی کوشتتوکاڵ و وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستانە هەرچەندە حکوومەت ینی بڕیار دەدات قسە لەسەر ئەوە دەکات کە دەبێت بەرهەمی خۆمانە ینی بایەخی پێ بدرێت ئیتر لەمە و دوان ناکرێت بە ملیۆنان دۆلار پارەی کوردستان بچێتە گیرفانی سەرمایهداران و هەندێک کەسیش کە لێرەدا بازرگانی بە گیانی خەڵکەوە دەکەن ناکرێت ئەو پارەیە بڕوات لەگەڵ ئەوەشدا کەمبووکوڕیەکان هەر بەردەوامن تاوەکو ئەم کەموکوڕیانە چارەسەر نەبێت کێشەکانی بەرزبوونەوەی نرخ و هێنانی کەلوپەل و خۆراکی خراپی ماوە بەسەرچوو بۆ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.